بۆ ئەو بەرگریکردن لەو هێرشانەی تورکیا کە لە هەرێمی کوردستانی دەکات لە باشووری کوردستانی دەکات بۆی بە پێویستمان زانی ئەمڕۆ کۆبنەوەی بکەین ئەو کۆبنەوەش زیاتر کارکردن بوو بۆ دروستکردنی دەستەیەک ئەو دەستەیەش کە لە داهاتوودا ئیش دەکات ئیشەکانیشی بریتی دەبێت لە سەردانی حیزب و لایەنە سیاسیەکان بەتایبەت لایەنی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان و داوایان لێ دەکەین کە بەپیل ئەو دەستەیەوە بێن و پژگیری خۆیان بۆ ئەو دەستەیە بنێرن لەبەرەوەی بەڕاستی ئێستا هەرێمی کوردستان بەپێی هەموو ئەو بەڵگانێک کە لەبەردەستە هەرێمی کوردستان لەژێر هەرەشەی دەوڵەتی تورکدا و دەوڵەتی تورک زۆربەی ناوچە سنووریەکانی بەزاندووە و ئێستا بەپێی دوایین راپۆرت کە لەبەردەستمانە 25 کیلومتر لە قوڵایی خاچی کوردستان سوپای تورکی لێ بۆی ئێمە لەو دەستەیە یەک لە کارەکانمان ئەوە دەبێت وە کاری داهاتوومان ئەوە دەبێت کە وەکو قەلغانێک ببینە قەلغانی باشووری کوردستان بۆی بتوانین لە ڕێی فشاری مەدەنی و فشاری سیاسی خۆمانەوە بتوانین فشار لەلایەنە سیاسەکانی تر بکەین کە بێنە سەرخەت بۆ ئەوەی ئەو هێرش و داژیکاریە سوپای تورکیا ڕابگرن.